تۆ ئەمەژەت بۆ کرد کە ئازا مستەفا لە ڕێگەی ئێوە لە ڕێگەی تۆ هاتوتە ناو ڕیزەکانی پاسۆک بەڵام عەبدوڵڵا ئەڵێ ئازا مستەفا نامەی بۆ من ناردوو لە ڕێگەی منەوە هاتوتە ناو پاسۆک. عەبدوڵڵا هەر لەگەڵمانە نەبوو بە هیچ شێوەیەک، یعنی هەر لە پاسۆک نەبووە بە باش بەخراپ ئللا قۆناغەکانی ئەخیری لە دەرچێت. ئەمەژە بەوە کراوە کە پاسۆک شۆڤێنیە و دژی هەموو تەعایش و پێکەوە ژیانێکە. پاسۆکەکان ئەڵێن نەدار خورما دارە و نەحوشتر حیوانە و نەعەرەب ئینسانە. دڵنیات کە ئەمە پێش پاسۆک و کاژێک ئێمە جۆمان لێ بوو، یعنی من لە مناڵیەوە ڕەنگە ئەوشتم جۆ لێ بوو. پارەی ئەو گومرگ کوشتە لای کێ بووە؟ لای کێ بوو؟ ئەوشیان خوارد، گورگان خواردیان. کێ خوارد؟ ڕوودا و مێژوو لەگەڵ شێرزاد فاتیح ئەندامی دەستەی دامەزرێنەر و سەرکردایەتی پاسۆک. ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.